بەپێی ئامار و بەدۆداچوونی ڕێکخراوێک لە سنوورەکانی هەرێم و فڕۆکەخانەکان حکومەت بە ئامانجی پارە کۆکردنەوە پشکنینی کۆرۆنا ئەنجام دەدات. بەپێی بەدۆداچوونەکانی ڕێکخراوەکە بەبێ ڕکابەری پشکنینی کۆرۆنا دراوە بە چەند کۆمپانیایەک و لە هەر کەسێک بڕی 6,000 دینار وەردەگرن. لە کاتێکدا کۆمپانیا هەبووە ئامادە بووە بە $10 بە هەمان کوالیتی گرێبەستەکە واژۆ بکات. زۆرینەی هەرە زۆری ئەوانەی کە لەم راپۆرتەیە بینراون پیان وا بۆ ئامانجی هەرێم لە تێستی کۆرۆنا ئامانج لێی بازرگانیە نەک پاراستنی تەندروستی بە چەند بەڵگەیەک. 18 کەس لەو کەسانەی کە ئێمە وەرمان گرتووە 18 کەس دوای کە گەڕانەوەیان تێستیان کردووە کۆرۆنایان بووە بەبێ ئەوەی کە ئاگاداریان بکەنەوە. دوو نرخی تێستەکان جیاوازە لە فڕۆکەخانەکان و مەرزەکان کە تاکو ئێستا کەرتی تەندروستی نەیتوانیوە بە یەک نرخ دیاریکرا و دایبنێت. گەشتیار هەبوو دوای وەرگرتنی ڤاکسین ناچارکراوە. کاتێک کە کەسێک ڤاکسینی وەرگرت پێویستی بە تێستی کۆرۆنانی و وەکەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاندووە. چوار گەشتیار کاتێک کە گەشتەکە لە هەرێمەوە بۆ وڵاتێکی تر لە هەرێمی کوردستان ناچار ئەکرێت کە تێست ئەنجام بدا کە ئەمەش پێچەوانەیە کە لە هیچ دەوڵەتێکی تر ئەنجام نادرێن. پێنجەم تێستی هەرێم لە سەرجەم وڵاتەکان کاری پێکرێت. کاتێک کە تۆ تێستەکەی لە هەرێمە کە ئەڕووی گەشتەکەی بۆ وڵاتەکانی تر بە پێی ڕای ئەم کەسانە کاری پێکرێت و هیچ کێشەیەکشی نییە. بەڵام هەرێم کار بە تێستی هیچ دەوڵەتێک ناکات. یعنی لە هەر دەوڵەتەکە تێست بووی کاتێکە گەڕایتەوە هەرێم ناچاریان نەکات تێستەکە بکەن. بۆیە ئەم کەسانە ڕائیان وا بووە کە ئامانج لێی تەنها بازرگانی کردنە و وە کۆکردنەوەی پارەکەیە نەک و پاراستنی تەندروستی هەرێم. ڕێکخراوی ئاران کە بەداداچوونەکەی کردووە دەڵێت بەژاروانی ڕاپرسیەکە کەسی تێدایە کە 3 جار سەفەری دەروی وڵاتی کردووە بۆ چوون و هاتن فەحسیان پێکردووە و 360,000 دیناریان لێ وەرگرتووە بەبێ ئەوەی کەسەکە ئەنجامی پشکنینەکەی وەربگرێتەوە. ئەوەش بە ئاشکرا دیارە مەبەستی لایەنە پەیوەندیدارەکان لە پشکنینی کۆرۆنا پێش سەفەرکردن تەنها وەرگرتنی پارەکەیە. حزب بە تەواوی دەستی وەرداوە لە کاروباری تەندروستی و حزب وای کردووە بەڕاستی ئێستا لە هەندی زۆربەی شوێنەکان لە ژۆربەی دام و دەستگاکانی حکوومەت ڕەنگە وەک پیس حزب حکوومەت لێک جیا نەکرێتەوە بەداخەوە کە ئەمە مەترسی گەورەی هەیە. ئەبینین حزب لە هەموو لایەکەوە دەستوەردانی لە کەرتی تەندروستی کردووە لە تێستی کۆرۆنایە لە بازرگانیکردن بە دەرمانەوەیە لە پەراوێزخستنی کەرتی گشتی تەندروستی و نەخۆشخانە گشتەکانەوەیە بۆی هاوڵاتیان ناچار بکە پەنابرن بۆ نەخۆشخانە تایبەتەکان کە ئەوشی حزب و کەسە باڵا و دەستڕۆیشتەکانی ناو حیزبن. ئەمانە وای کردو بەڕاستی چییە حیزب یعنی لە دەستەوەردان لە کاربن؟ حیزب ئامانجی ئەوەیە لە ڕێی ئەمەوە پارە کۆبکاتەوە. بەشێکی گرنگی ئامانجی کۆکردنەوەی پارەیە و دووەم قۆرەخکردنە بۆی کە هەموو شتێک لە ڕێی ئەوە بێت. یعنی حیزب بەداخەوە حزبی دەستەی بۆ کۆرۆنا کرێت تەنها بۆ پارە کۆکردنەوەیە. بەشێکی زۆری تەسەوەرەکەم بۆ پارە کۆکردنەوە چونکە ئەتوانین بڵین وەکو بە سیستەم نەکراوە. بەپێی بەداداچوونەکانی ڕێکخراوەکە خۆڕەقاریەکی زۆر دەکرێت لە کەرتی تەندروستی و دەستێوەردانی حیزبی هەیە لەو کەرتە بەتایبەت لە بابەتی دەرمان و پشکنینی کۆرۆنا. حکومەت لە جێگەی کار ئاسانیکردن بۆ هاوڵاتیان لە دەرچەیەک دەگەڕێت بۆ خاڵیکردنەوەی گیرفانیان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.